بەڵێ سڵاوتان لێبێ دیارە ئەم دیمەنانەی کە دەیبینن بارینی یەکەم بەفرە ئەم ساڵەکە لە سلێمانی دەبارێت. ئێمە ئێستا لە دۆڵە میرانین لێرە وەک لەوێنەکاندا دەبینن وردە وردە پروشەی بەفر و بەفربارین دەستی پێ کردووە لە ناوچەکانی سەرەوەی چیای ئەزمڕ و گۆیژەش بە هەمان شێوە بەفرێکی بەفرباری و بەفربارین نزیکەی نیو کاتژمێر دەبێت دەستی پێ کردووە. بۆ شازی کە لەوێنەکاندا دەبینن تا ڕادەیەکی زۆر ناوچەکەی سپی کردووە و ئەو پوش و بەرد و ئینانەی تەواو سپی پۆش کردووە وەک لەوێنەکاندا دەبینن. دیارە ئەم بەفرە یەکەم بەفری ئەم ساڵەکە لە ناوچەکانی سلێمانی بە تایبەتی نزیک شاری سلێمانی لە گۆیژە و ئەزمڕ دەبارێت. بۆ هۆیەوە ژمارەی زۆر لە هاوڵاتیان ڕوویان کردووەتە ئێرە بۆ مەسی چێژبینین لە دیمەنەکانی بەفرباری، بەڵام بەڕاستی سەرمایەکی زۆری لەگەڵدایە و هاوڵاتیان بە تایبەتی هاوڵاتیان کە ئۆتۆمبیلەکانیان ئۆتۆمبیلی 4x4 یا دەبڵ ئەکسل نین، توانای زۆرمانەوەیان لە بەفرەکانی و ترسن سەرچاو خۆشییا بن. هاتوون بۆ ئێرە بۆی کە چێژ لە دیمەنەکانی بەفربارین ببینی هەڵبەتە لە بەشی سەرەوەی شاخی ئەزمڕ و گۆیژە زیاتر بەفرباری و لێرە نزیکەی چەند سانتیمێکی کەم بەفرباری وە وەک لەوێنەکاندا دەبین ئێستاش بەفربارین بەردەوامی هەیە. ئەم بەفرە پێشبینی کرا بوو لەلایەن بەڕێوەبەرایەتی کەشناسی و مەزەرزانی هەرێمی کوردستانەوە کە پێشبینی کرابوو شەپۆلێکی بەفربارین ڕوو دەکاتە ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەکانی پارێزگای سلێمانی، هەڵەبجە، ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین پێشبینی کرابوو کە بەفر ببارێت. وەک لەوێنەکاندا دەبینن یەکەم شەپۆلی بەفربارین لە ناوچەکانی سلێمانی دەوروبەری دەستی پێکردووە. من ئەحسانە پەیامدەری NRT زانیاریەکانە بۆ خستنە ڕوو.